فەرمایشتێکی دیکەدا پێغەمبەر صلی الله عليه وسلم دەربارەی هاوڵێک فەرمووی: إن صاحبكم حبس على باب الجنة. فەرمووی هاوڕێکەتان ئێستا لە یەکێک لە دەرگاکانی بەهەشتێ ڕێگری لێکراوە لەوەی کە بچێتە بەهەشتێ، نایەڵن بچێتە بەهەشتێ. پێغەمبەر فەرمووی بۆچی؟ بیدەین کان عەلەیه، بەهۆی قەرزێکەوە کە لەسەریەتی لە دەرگای بەهەشتێوە ڕاوەستاوە، نایەڵن بچێتە ژوورەوە بۆ بەهەشت بەهۆی ئەوەی کە قەرزدارە. پێغەمبەر صلی الله عليه وسلم پیاوێکی قەرزدار مرد و وەفاتی کرد، فەرمووی ئێوە نوێژی لەسەر بکەن، مادام قەرزی لەسەرە من نوێژی لەسەر ناکەم تاوەکو قەرزەکەیان بۆ داوە. پێغەمبەر صلی الله عليه وسلم تەنانەت نوێژیشی لەسەر نەکردووە. پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم: لا تخيفوا أنفسكم بالدين. نفسی خۆتان مەترسێنن، خۆتان سەرشۆڕ مەکەن بەهۆی قەرزەوە، بەهۆی شتێکەوە، بەهۆی بارێکەوە کە توانای هەڵگرتنی نییە برام. پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرمایشتێکی دیکەدا دەفەرمێ: نفس المؤمن معلقة بدينه حتى يقضى عنه. نفسی ئینسان بەستراوەتەوە کاتێک کە دەمرێت بە قەرزەکەیەوە هەتاوەکو دەیداتەوە یاخود بۆی دەدەنەوە، تەنانەت ڕێگری لێ دەکرێت لەوەی کە بچێتە بەهەشتیشەوە.